شاری هەڵوێست و گفت و گۆ سیاسیە گەرمەکان لە ناوەندی بڕیاری سیاسی و ئابووری کوردستان هەڵەبجەی شەهیدی سمبولی ژیانە و ئومێدەوە لا دەواازەی سروشتی دڕفێنی کوردستانەوە لێرە لە دڵی ناوچەگەرمەکانی کوردستان لە دڵی سلەیمانی زیندووەوە لەگەڵتانە. من ماردی نورەدین لە سلێمانیەوە لەگەڵتانم لێرە لە شاری هەڵوێست و گفت و گۆ سیاسیە گەرمەکان هەر ساتێک و ڕووداوێکی نوێ هەیە ئەرکی من وەکو پەیامنێری کۆباس ئەوەیە لە ناوەندی بڕیار و ڕووداوەکانەوە هەواڵەکانتان با خێرایی و باوردی بۆ بگوازمەوە. سڵاو، من سەربەز بەکر لە دڵی سلەیمانی زیندووەوە لەگەڵتانە. هاوکارەکەم باسی ڕووداوە گەرمەکانی کرد، بەڵام چیرۆکی ڕاستەقینەی ئەم شارە لە کۆڵانەکان و لە دەنگی کاسبکاران و لە قسەی ڕۆشنبیرانیدایە. من وەکو پەیامنێری کۆباس ئەوەیە گوێ بۆ ئەو دەنگانە بگرن کە زۆرجار نابیسترێن و چیرۆکەکانیتان بۆ بگێڕن. سڵاوێکی گەرم لە هەولێری پایتەختەوە من کەیفی حەسەن هەرکی لێرە لە ناوەندی بڕیاری سیاسی و ئابووری کوردستان هەرجوولەیەک دەبێتە باسێکی گرنگ هەر گۆڕانکاریەک کاریگەری خۆی هەیە. ئێمە لە کۆباس لێدانی دڵی پایتەخت و وردەکاری ڕووداوەکانتان سات بە سات بۆ دەگوازینەوە بۆ ئەوەی لە هیچ باسێکدا نەبڕێ چاوت لەسەر کۆباس بێت. من ئەستێرە حسێنم لە هەڵەبجەی شەهیدی سمبولی ژیانە و ئومێدەوە. ئەم شارە بریندارە چیرۆکی ئازار و هیوا پێکەوە دەگێڕێتەوە شایستەی ئەوەیە گوێی لێ بگیرێت. ئەرکی ئێمە لە کۆباس دەنگی هەڵەبجە و داواکاریەکانیان بگەێنینە هەموو لایەک چونکە هەر باسێکی ئەم شارە باسێکی نیشتیمانیە. لە گەرمیانی خۆڕاگرەوە سڵاوێکی گەرمتان لێبێت. من توانە خاکی پەیامنێری کۆباس لێرە لە دڵی ناوچە گەرمەکانی کوردستان ڕووداوەکان بە خێرایی دەگۆڕێن و باسەکان هەمیشە گرنگن. تیمی کۆباس لە گەرمیان لە ناوەندی ڕووداوەکانەوە وێنە تەواوەکانتان نیشان دەدات و ڕاستیەکان وەک خۆی دەگوازێتەوە. لا دەواازەی سروشتی دڕفێنی کوردستانەوە سڵاوتان لێبێت. من سامان ئەحمەدم ئیدارەی سربەخۆی سۆران تەنها با جوانیەکەی ناسراو نییە بەڵکو ناوچەیەکی استراتیژی و گەشە سندووە کە داهاتوویەکی ڕوونی لە پێشە. پەیامنێری کۆباس لێرە هەنگاو بە هەنگاو چیرۆکی گەشەکردنی سۆران و بابەتە گرنگەکانی ڕۆژتان بۆ دەگوازێتەوە.